جگە لە سەختی و پتەوی بەرد هەندێک جار دەبێتە ئازار و پەژارە بۆ هەندێک کەس. هەمە هاشمی هونەرمەند ئەم جارە وەک بەردەبارێک ڕامان دەکێشێتە نێو پانتایی تابلۆ فۆرمە هونەریەکانی پیشانگای یادەوەری بەرد. لەم بەرنامەیەماندا گفتوگویەکی هونەریانە دەربارەی ئەم پێشانگایە دەکەین، بینەرمان بن. دووبارە سڵاتان لەبێت. بەرنامەکەم دەست پێ دەکەم بە میوانداری هونەرمەند حەمە هاشم خاوەنی پێشانگا، ڕۆژین حاج حسێن شێوەکار، شیروان موحسین شێوەکار، زۆر بەخێر بێن. زۆر سپاس. سپاستانەکەم کا بەشداربوون لە بەرنامەکەمدا. کاک حەمە هاشم ئەمێ بپرسم بۆچی خۆت بە بەرپرسیاردا ئەنیت بەرامبەر ئەو ڕووداوانەی کە ئەبێت ڕوو بدەن؟ زۆر سپاس. پرسیارێکی زۆر گونجاوە بەڕاستی. بە بۆچوونی من هەموو هونەرمەندێک لە دنیا ئەبێ بەرپرسیار بێ بەرامبەر بەو ڕووداوانەی کە لە دەوروبەری ڕوئەدەن. نەخاسمە کۆمەڵگایەکی وەکو کورد مەسەلەن کۆمەڵێک کێشەیان کۆمەڵێک ڕووداوی زۆر گەورە بە درێژایی مێژوو لەگەڵیدا تێدەپەڕێ. هەم ڕووداوی سیاسی، هەم ڕووداوی کۆمەڵایەتی، هەم ڕووداوی مەسەلەن ژیاری اقتصادیش لە ناو ئێمەدا زۆر دەوری هەیە. بۆیە بەڕێی من هونەرمەند بەرپرسیارە لەوەی کە کۆمەلگاکەی خۆی ئاگادار بکاتەوە یان وشاری بکاتەوە لەی کە لە دەوروبەری ئەو چ ڕوو دەدا. بۆیە من هەندێک جار لە زۆربەی کارەکانی پێشوشم هەوڵم داوە هەموو ئەو کێشانەی کە ئەو مرۆڤانەی کە لە دەوروبەرمن یان بە مرۆڤایەتی بەگشتی کێشەکانی ئەوان بخەمە ڕووە هەست بە بەرپرسیارەتی دەکەم بەرامبەر بۆ بابەتە بەڕاستی. ئەو هونەرمەندی ئەو لازم هەر تشتێکی کە قەدایە ئیجتیماعیە دەبێ یان تشتێکی دەبێ لازم کار بێ خویا بدێت ناف کاری خۆدە gelekî tişkî baş e ême yanî muhima ewil ez biqîj di huneriyê de û de karê hunermend de lazim ev qediye wilo piçekî giveşartî bin nikar bin biaxivin ser mero kar bi biaxivin ser bi rengê xwe bi xetê xwe bi mewduê gemero pêşkeş dike gelekî tiştekî muhim e ji mujtema re bîşekil am xaseten ev وقتی هان افکاتی هان نو گلکی مثلا مشاکل پرده بین گلکی آزار و اشوان پرده به فلازم مرو درخ بریکی گمرو بگینه مروف عالمی یعنی بله بابروای من هنرمند دبی کسی که میدانی بیو همو کاتیش حسب برپرسیارتی بکا لمر او رو داوانی که هنه و دگوزرین جیا لزمانی نوسرک جیا لە قەڵەمی نووسەرەک وەکو کەسێکی بێدەنگ بە هێماکان و فڵچەکان و چەند حەڕەکەیەکی هونەری بیکاتە مێژوویەک وەکو چۆن لە پێشوشدا ئەوەی کە لە مێژوو بۆمان ماوەتەوە پەیکەرە بەردینەکان و دیواربەندیەکان و کۆمەڵێک بابەتی لەو شێوەیە دەبی هونەرمەند تەدەخولاتی هەبی دەبی هونەرمەند پەیامی خۆی هەبی وەکو ئەو ڕۆژکە لە پێشانگایەکەم ئاشنا بووم بە پەیامەک کە پەیداکردنی نان چەندە قورسە دەبی هونەرمەند ئەو جۆرە پەیامە بگەیەنی بەڕاستی ڕۆلی خۆی ببینی بە وەکو گوتم ڕەنگ و هێما و جوڵەی هونەری. بەڵێ ئێستا ئێمە لەسەر کێشی بەردین بەردیش بناغەی پتەوی شارستانێتی مرۆڤە ئەم هەموو گلێ و گازندێ و چیە لە بەرد؟ ڕاستەکەی من پیشانگاکەم گلێ و گازەندە نییە لە بەرد یادەوەریەکانی بەرد یعنی بۆ کەسێکی وەکو منیان بۆ زۆر بەمان بەرد یادەوەری زۆری لەگەڵمان هەیە یعنی جاریوا هەیە بەرد یادەوەرێکی خۆشی لەگەڵمان هەیە مەسەلەن ئینسان جاریواە هەر لە بە پێی مێژۆش مەسەلەن سەردەمێکی زۆر هەیە کە 9 ملیۆن ساڵ پێی دەگوترێت چاخی بەردین یعنی بەرد بووە بە چیرۆکی زۆر گەورەی مرۆڤ یەکەمین دروستکردنی تەکنۆلۆژیا بەردا ینی یەکەمین شت کە مرۆڤ دروستی کردووە چەقۆی بەردینە یعنی بە بەر توانیوەتی مەسەلەن ئاژەڵێک سەر ببڕێیان دەفری بەردینی دروست کردو بۆی خواردنی لەناو بخوا ئاگریان پێ کردێتەوە ینی دۆزینەوەی ئاگر هەر بە لێخشانی دوو پارچە بەرد بووە و یەکەمین پەیکەر لە دنیا کە ڤینۆس فلندرۆفە لەبەر دروست کراوە کەسێکە کە حەجمەکە 11 سانتیمەترە ئێستا لە ڤێنا لە یەکێک لە مۆزەخانەکانی زۆر گرنگی دنیاە
کە یەکەمین کاری هوەریە لە دنیا بەبەر دروست کراوە هەموو ئەو مێژوەی کە مرۆڤ هەیەی لە شارستانێتە کۆنەکان لەسەر ئەو پادەبەردانە نووسراوە بە زمانی یان بە ڕێنووسی بزماری کە هەر بەردا یعنی شکۆی ئینسانی گەڕاندوێتەوە بەڵام ئەوەی کە من لێرە وەکو یادەوەری باسی دەکەم لە پیشانگاکە بەڕاستی هەندێک ئەو ناخۆشی و نەهامەتیانن کە ئینسان دووچاری دەبێ بەهۆی بەردەوە و بەر دەبێت بە سیمبۆلی ناخۆشیەکانی یان ڕەمزی ناخۆشیەکانی و لە هەندێک شوێن دەبێت بە ڕەمزی شکۆمەندی ئینسان من لە پیشانگاکەم هەوڵم داوە ئایدیای خۆم بەکاربهێنم لە خلالی بەردەوە بۆی بینەرەکانم تێ بگەن و بەردم کردو بە سیمبۆل وەکو ئەوەی کە مەسەلەن بابەتی شەرەف یان مەسەلەن هەندێک ژن و کچ لەسەر بە حساب لەسەر شەرەف کە دەکوژرێن بەڕاستی من وەکو دژی ئەو بابەتە بەردم بەکارێناوە بابەتەکەم زەق کردوێتەوە لەلایەکەوە کە کۆمەلگا لەو بابەتە ڕابچڵەچێکە کارێکی نائینسانانەیە بەرامبەر بە مرۆڤ دەکرێت بەڕاستی ئەوە بەرد بووە بە خاصیتێک کە لە زۆربەی چیرۆکی تابلۆکاندا دووبارە دەبێتەوە و گزارشتی خۆیان هەیە و بەڵام ڕاستە ئەوەی کە لێرە من تۆ دەیانبینی لە تابلۆکان هەم لەو کارێکە لە ناوەڕاستی پیشانگاکەدا هەیە وەکو ئەنستلیشنێک ئەویش هەر بەرد دەوری خۆی هەیە ئەنجا بۆیە من بەردم خۆش دەوێت بەڕاستی دژی بەرد نیم و بەرد کوتلێکی هوەری ئەوەیە ینی هەر خۆی کە بەردێک دەبینی تاشە بەردێک دەبینی جۆرێکە لە پەیکەر بەڕاستی هەندێک جار لە سروشتی کوردستانیش بەردی یەکجار زۆر جوان هەیە کە شێوەی شتی دیکە دەدا مەسەلەن بەڵام لە هەمان کاتیشە سوکەگلەیەکە لێ هەیە وەکو ئەوەی کە ڕوخێنەرە یان ماڵوێرانکەری خۆی بەکارهێنانی بەرد ئەو گزارش دروست دەکات دەنا بەرد خۆی نەمرە وەکو شتێکی نەمر دەژی ینی کە تۆ بەردێک یان تاشە بەردێکی گەورە بە ئینسانێکدا دەدەی تۆی تاوانبارەکە کە کێشەکە دروست دەکەیت دەنا بەردەکە ڕەنگە بەردێک بێ هیچ پەیوەندی بە کارەکەەوە نەبێ بەڵام دەبێت بە چیرۆکێکی ناخۆش بۆ تۆ بەشێکی ناشایستە و ناشارستانی بەکار بەڕاستی بەرامبەر بە مرۆڤەکان بۆنمونە ئەو کاری ئەنستلیشنەی کە لە ناوەڕاست دامناوە بەشێکە لەو یادەوەریە ناخۆشانەی کە کرێکارێک مەسەلەن هەیەی لە بینایی زۆر گەورە زاری وایە کرێکارێک دەکەوێتە خوارەوە دەمرێ لە پێناو پیداکردنی نان ئەمە بۆ خۆی بیرەوەری ئالۆز و ناخۆش لە مێشتی منداڵەکانی لە مێشتی خانەوادەکەی لە دەوروبەرەکەی دروست دەکات ینی هەندێک جار هەن ئایکۆنی هوەری یادەوەری زۆر ناخۆشی تێدایە یعنی بۆ نمونە من لەو چەند ڕۆژەی پیشانگاکەم هەبوو یەکێک لە پیاوێکی بە تەمەەن هات بۆ ئێرەکە و کارێ بینی شتێکی بەبیر هاتەوە یعنی یادەوەریی ناخۆشی خۆی بەبیر هاتەوە وتی کە ئەو پردەی شارۆچکەی ئاسکی کەڵک دروست دەکات دینگەی زۆر گەورەی تێدایە گوتی 15 مەتر لە خوارەوە چاڵ کرابوو 15 لەسەرەوە چیمەنتۆمان تێدەکرا ئەو خۆی کرێکار بووە لەوێ بە گەنجی کوتی یەکێک لە کرێکارەکان کەوتە خوارەوە کەوتە ناو چاڵە 15یەکەی ژێریشەوە وتی کۆریەکان ئەو کاتە ئەوکەیان دەبەست ئەو قالبەی کە بۆ کۆنکرێتەکە دەکرێت وتیە تا ئێمە پێ ڕاگەیشتین و زانیمان کە یەکێک کەوتە خوارەوە 5 مەتر چیمەنتۆیەکە بەرز ببووە و هەتا بڕغۆکان دەکرێتەوە هەتا مەغریب کارەکە هەر کەسەکە دەمر لە ناوی بەڕاستی ئەجە دەیگوت ئێستاش کەسێکەیە لە ناو ئەو دینگانە بە مردووی یعنی چەند جوانە یادەوەریە بەڵام یادەوەریی زۆر قورسە لە سەر دڵی ئینسانەکەەوە ڕەنگە ئەو کەسێک کە کەوتوتە ئەوێ منداڵەکانی خێزانەکەی چەندە ناڕەحەت بوون بەوەی کە بەدەست چیمەنتۆ یان بەدەست کۆنکرێتەوە تووشی ناڕەحەتی دەبن ئەجا تۆ دەبێ ئەم ئایکۆنانە یان ئەو بابەتانە بقۆزیتەوە بۆ ئەوەی بیانکەی بە کاری هوەری و ئیدراکردن بەو حاڵەتە ناخۆشانە بۆ هوەرمەند زۆر گرینگە یعنی هوەرمەند دەبێت زۆر وریا بێ زۆر ورد بێ لەوەی کێشەی دەوروبەری خۆی بکا بە ماتریال بۆ کارە هوەریەکانی خۆی کەەوە یەکێکە لە بەڕێی من یەکێکە لە ئەرکە زۆر گرینگەکانی هوەرمەند کاکشیروان بۆ چوونی بەڕێست بەنسبەت بەرد من هاوڕام لەگەڵ کاک محەممەد هاشم وەکو دیارە ڕەیەکانمان زۆر لێکەوە نزیکە و هەردوو کشمان عاشقی بەردین بەڕاستی بەرد من دەتوانم لە دووڕەوە باسی بکەم
یەکیان من حەز ناکەم زۆر وشەی ئینگلیزی بەکاربێنم چونکە زمانی خۆمان زۆر خۆشە و بۆ گەلی کوردیش قسە دەکەین. بەرد هەم لە ڕووی جوانیەوە هەم لە ڕووی کەرەستە. کە دەڵێم لە ڕووی جوانیەوە سەرەتا دەگەڕێمەوە بۆ خاڵی سروشت. ئێمە هەر هەمومان لە سروشتەوە هاتین، هەر هەمووشمان دەگەڕێنەوە بۆ ناو سروشت. تێکەڵ ئاوێتە بوونمان لەگەڵ سروشتە دوای مردنیشمان. و ئەوەی ئێستا کە دەیبینین دەکرێت بڵێم هونەرمەندان جیاوازتر لە کەسانێکی ئاسایی ئاشنا دەبن بە بەرد، بە جوانیەکانی بەرد، بەو شێوانەی کە لە بەر دەردەچی. بۆ نمونە ئەگەر سەیری هەندێک ناوچەی کوردستان بکەین، مابەینی هەولێر لە بۆ کوێە ماتیقەی پیرێری پێدەڵێن، ماتیقەیەکی ترمان هەیە زرارەتی پێدەڵێن کە بڵێن جوگرافیاکەی بەردەڵانە، بەردی زەبەلاعیلێ وەکو ئەوەی کە کاک محەممەد هاشم ئێستا لەو پێشانگایە نمایشی کردیا. کۆمەڵک شێوەی جوان دەبینین. ئەوە وەکو لایەنی سروشتەکەی سیر دەکەیت و چی سەڵەکەت بینی، سیر دەکەی مرۆڤک دانیشتێ لەولاوە، سیر دەکەی لەولاوە شاخێک لە شێوەی شەبقەیە، دانەیەکی تر دەبین ڕێک دەڵێ کورسی پاشە. ئەتر ئەوانە هەموو چاوێک نایبینی، بەڵام چاوی هونەرمەند ئەو جۆرە خینەوەی لە بۆ ئەو شێوە بەردانەکە هەیە لە سروشت دروست بووە. جا چ بە هۆکاری ڕەشەبا و شەستە باران و یان لافا و دەکرێت بڵێم 4-5 ساڵ پێش ئێستا بە کۆمەڵک هۆکاری سروشتی و جوگرافی ئەو شێوەیە لێ دروست بووبێ. و نەک هەر لە کوردستانی خۆمان ئێستا کە ئەگەر سەیری وڵاتی مەغرب بکەین، دۆڵێکەیە پێی دەڵێن دۆڵی یوفۆیەکان، واتە دۆڵی دەفرەکان. ئەگەر سەیری بکەی بەڕاستی سەرسام دەبی بەو کارە سروشتێک کە هەیە لە ئەزەلەوە هەیە. ڕێک ئەو بەردانە وەکو ئەوە وابی کۆمەڵک ئەندازیار و کۆمەڵک هونەرمەند دایان تاشیبی لە شێوە یوفۆ، زۆر ئەندازایی بە شێوازێکی بازنەی زۆر جوان یان شێوەی عەلەزۆنی. ئەمە خۆمە پێ دەڵێن لولپێچ بە عەرەبیەکەی دەڵێ عەلەزۆن. بەڵێ ئەمە جگەلەوە لە سعودیا، لە شاخەکانی سعودیا بەردێکەیە بە شاخی بەراز ناوی دەبن. ئێجا خۆ لە هەر ڕوویەکە و سەیری دەکەی هەر بەرازە بە فەعلیانی. ئەمانە هەمووی لە سروشتەوە خۆیان دروست بوونە. وەکو پەیکەری بەراز. بەڵێ بەڵێ ڕێک پەیکەری بەراز کە خۆم بەردەوام بینەری ئەو بابەتانم لە ئینتەرنێت بە دوایاندا دەگەڕێم. بە هۆکارێکی تریش دەڵم نەکە خوا نەکردەم کارێک بکەم و هاوشێوەکەم لە شوێنێکی تر کرابێ بڵێن ئەوە کۆپیڕایتە، نەخێرە ئەو شتانە نیە. بەڵام ئەگەر بێنەوە سەربابەتی بەرد لە ڕووی ئەو جوانی سروشتێک کە باسم کرد لە کوردستانی خۆشمان، ئێمە بێبەشنین لەوە کوردستانێکی جوانمان هەیە و سروشتێکی جوانمان هەیە و دەکرێت هونەرمەندان لێرەوە ڕۆلی سەرەکی خۆیان ببینن لە ناساندنی خاک و جوگرافیا و شێوازی ئەو بەرد و تاوێرانی کە هەمانە. وە دەشکرێ ئێمە بەرد وەکو باشترین کەرەستەی تەمەندرێژی بەکاریبینین لە کاری هونەری، چکە ئەوە سەلمێنەری خۆی هەیە. لۆ نمونە ئەگەر 7,000 ساڵ پێش ئێستا 10,000 ساڵ پێش ئێستا ئەو مرۆڤانەی کە پێشی مەژیانە 10,000 ساڵ پێش ئێستا ئەگەر هات و پەیکەری پاشاکان و نووسراوەکانیان لە بەرددا نەتاشیبە، ئەوڕۆ ئەمە مێژووی 7,000 ساڵی پێشی سەر خۆمان نەدەناسی. کەواتە زۆر کاک محەممەد زۆر جیاوازە لەگەڵ ئەوەی من و تۆیەکی هونەرمەند بین پەیکەرێک دروستکەین و لە سەبدای ڕێژین. سەب تەمانی کورتە کە خۆم شارەزایەکی زۆر باشی مەوادی کۆنکرێتی. زۆرترین تەمەن لە بۆ پەیکەرێکی کۆنکرێتی دای بنێم 30 ساڵی دادێنم. 30 ساڵ. و دەکرێت بڵم لە 10 ساڵی یەکەم دەبی نۆژەم بکرێتەوە. نمونەمان زۆرە ئەسپەکانی بەردەم مەحافەزە کە کاتی خۆی دارە حەمە سەعی دروستی کرد. پەیکەری گوێم و کوریانی لە ژێر قەڵات. ئەیتر چەندانی تریانی من حەز ناکەم زۆر پەیکەری پیرەمێر لە سلێمانی. پەیکەری پیرەمێر بەڵێ بڵێ ئەوانە هەر هەمووی نۆژانکردنەوەی دەوێت. هۆکاری نۆژانکردنەوەکە چیە؟ کۆنکرێتەکە تەمەنی ئەوەندەیە، بابەتی یان تەمەنی ئەوەندەیە. بەڵام ئەگەر لە بەرد ڕاستە مەسن ئێستامە شوێنێکمان هەیە شوێنێکی ئاسارە لە نزیکی دۆگناوی خنسە، یعنی شاخێکی زۆر بەرزە
و بە درێژی مەسەلەن 15 مەتر پەیکەری زۆر گەورەی سەردەمی ئاشووریەکانی لێ دروست کراوە. هێشتا ماوە ینی بەڕاستی بەرد نەمرە، یعنی ئەدۆنیس خۆی دەڵێ بەرد نەمرە چونکە بە نەمری دەژی، یان هەر لەسەر و پرسیاری پێشووتر شتێکی ئەدۆنیسم بەبیر هاتەوە. دەڵێ منداڵەکان بە گاڵتەوە بەردیان لە بۆقەکان دەگرت، بەڵام بۆقەکان بەڕاستی دەمردن. یعنی تۆ سەری لەناو منداڵ و بۆق کێشەیەکێ بەرد بووە بە وەسیلە بەردەکە خۆ هیچ ئەوەیەکی نییە، ینی هیچ گوناحێکی نییە لەو بابەتە. أو برجي تشتكي جالكي مهمج بالنسبة عالمي قشير جهاني بشكل عام مثلا درباسي كيجا مثلا بحثا كيجا دولة كيت يا كيجان مثلا مصر ده تكاربي مثلا اهرامات مصر هموج برد تكاربي قلعه افيل سوريا وانا همو جبرت كان برد چند دكاف ديروكا همو ميجوك اي دولتات يعني دائما برد اهميه ودولتي راتجي به مثلا اثاري واتقامي هموش برد دكن تشتكي دجي إيما وقت أزنوه كتم في شنجها ما مستاحة ما هاشم ده ما أذ برددي تش رنجي كرنجي وكأف دستار كردي جمروبي برغل تشدك سوار دستاري سوار أري إيه سوار تشدك أوجي يعني أوجي هم ناند أو برد چند حشكة كار إنه ناجي بده مثلا أو ناني فقيرة يجي ومام أو بردجي بيرد من حياة دمرجي بالتاني أو برد حتى يك دمرجي ناف قبريده كيل برسبي سريرات زي أو بردي بقوة أو بردي هم بقوة هم دلنرمج بيرد من حياة فقالك تشتكي خوش دائما في معناه في بردي هاني چەند ڕقا دەتوانێت مەسەلەن ژیانش ببەخشێت. ژیان بەخشێ. ئەوەی لێرەدا و خاتونە باسی کرد دەگەڕێنەوە سەر ناوەڕۆکی بەڵێن ئەو ناوەڕۆکە جوانەی کە هەم ناوەڕۆکەکەش هونەریەکە کاک محەممەد هەڵی بژاردێ لە بۆ پێشانگاکەی یادەوەریەکانی بەرد هەمومان یادەوەریمان لەگەڵ بەردەیە. هەر لە منداڵێک بگرەوە کە بەردێک دەخاتە ناودار لاسیکەکەیەوە تا دەگاتە ئەو هونەرمەندەی کە بەردێک دادەتاشی پەیکەرێکی لێ دروستەکە. شەڕەبەرە بجارانە ئەم بەبیرم دێ بڵێ بڵێ بەرد من دەتوانم لێرە لە چەند ڕووێکەوە ئاماژەی پێ بدەم کە لەبەر ئەوە بەردم خۆش دەوێ بەڕاستی زۆریش دۆستم لەگەڵ بەرد هەم وەکو پەیکەر سازەک هەم وەکو فۆتۆگرافەرێک هەم وەکو شێوەکار لە هەموو مەجالەکان تەحملم لەگەڵ بەرد کردیا. عشقی بەردم بەڕاستی کاتێککە بێزار دەبم هیلاک دەبم لە ژاوە ژاوی ناو شار و بینای بەرز و خانووی نازام چی ڕوو دەکەمە سروش دەچمە ناو بەرد عاشق لەگەڵ بەرد دەگۆڕمەوە وتارم لەگەڵ بەڕاستی بەختمانە جاکە من دەڵێم هەموو کەسێکی ئاسایی لە ئەهمیەتی بەرد تێناگا لە ئەهمیەتی شێوەی بەرد لە سروش تێناگا ناتوانانی ئەو شێوەی بخینتەوە. جاکۆ من کە دەچمە ناو سروش لە دیار شاخێکەوە دادەنیشتم بەرامبەر چەند فەیسێکەوە دانیشتم چەند ڕخسارێک قسەیان لەگەڵ دەکەم بۆ وای بۆ وا دروست بووی مەسەل ڕەنگە بەلای کەسانێکەوە شێوە شێت بێ بەڵام من لە عالەمی خۆم دەزانم چ دەبینم دەزانم چ هەیە و ئەگەر بێت و ئێمە باسی بەرد بکەین بەرد وەکو دەتوانم بڵێم داتا بەکار هاتووە بۆ نووسینەوەی مێژوو بۆ لە جیاتی فۆتۆ ئەگەر بەرد نەبا و بەردیان دانەتاشی با شێوەی پادشاکانی پێشترێمان نەدەناسی یان شێوەی ئەندازەی بیناکانمان نەدەناسی ئەوە تا ئێستا کە مایتەوە کە لە پێشدا گوتم تاکە مادە لەسەر ڕووی زەوی کە تەمەنی درێژەوە دەمێنێتەوە بەردە ئەگەر بە ئەنقەس نەیشتێنی هەر بە پێ میتۆلۆژیای کۆن لێرەدانەکان لێرەدا بەرد هەرچە من دژی شەڕم حەزم لە شەڕ بەرد وەکو چەک لە شەڕ بەکار هاتیە مرۆڤی نیاندرتاڵ بەردیان کردوتە سەری ڕم لە بۆ ڕاوکردن لە هەمان کاتدا بەردیان کردوتە قەڵەم و بە بەردێکی تر چەکوشکاریان پێکردووە دیوارەکانیان هەڵکەندووە نیگار چێشیان تێدا کردن تر ئەمانە هەمووی عەفوونکە ئەمانە هەمووی بەردن یادەوەری لە کۆندا تا ئێستاش بەجێهێشتە و ئێستاش من خۆم وەکو هونەرمەندێک دەڵێم لێرەوە دەڵێم ئێمە هەر هەموو مرۆڤ لەسەر گۆی زەوی قەرزاری بەردین ئەوە تا نەبیر نەچی
قەرزداری بەردین تاکە کتێب و تاکە یادەوەری کە بیپارێزی بەنسبەت ژیانی ئێمە و دەیان هەزار ساڵی پێش ئێمە تەنها بەردا هێشتوێتیەوە لێش هەر قەرزاری بەردین. من ویستم ئیزافەتەن لەسەر قسەی کاک شێروان بە پێی میتۆلۆژیای کۆنی ئینسان یان ئەدیان لە دنیا بەرد ڕەمزە بۆ شکۆمەندی ئینسان بە تایبەتی لە هەندێک قەومی زۆر کۆنی جنوبی ئەفریقیا و ئەمریکا ئەوانە مەسەڵەن هێوزەکانی مایە ئێستش لە ناوچەی بەرازیل و مەسەن دارستانی ئەمازۆن شتیوە بەردی زۆر گەورە درێژ دایدەتاشن و دایدەنێن بۆ شکۆمەندی پاشاکانیان بۆ مێژوەکانیان لە منتقەی هەولێر لە منتقەی زرارەتی و دوێن و گوندی دوێنەوەی کە سەلاحەدینی ئەیوبی لەوێ بووە ئێستاش زۆربەی ئەو قەبرانەی سەردەمی ئەوان وێنەی مەسەلەن شیر و خەنجەر و ئەو شتانەی لەسەر چێشراوە ینی بۆ شکۆمەندی ئەو کەسەی کە مردووە لە گوندێکە ناوی بۆزایە ئێزیدیەکانە نزیکی لالشە قەبرستانێکی کۆنیان هەیە بە پێی میهنەی ئەو کەسەی کە مردووە مەسەلەن بۆ نمونە کابرا تەمبورڤان بۆ زۆربیان ڕسمی تەمبوری لەسەرە یان مەسەلەن ڕسمی زۆرناژەنێک لەسەرە ڕسمی پیاوێکی متەدەینی لەسەرە ڕسم نایانی هەڵیان کۆڵیوە ئەنجا بەرد ئەو شکۆمەندیش دەگەڕێنێتەوە بۆ ئینسانیانی زۆربەی لادەیەکانی ئێمە دەبینی جاری وایە ڕەوە بەردێک بەیەکەوە هەمووی درێژ درێژ دانراون کە بە پێی تاریخ هاتنی ئیسلام ئەو منتقانە کە داگیر کراوە لەلایەن ئیسلامەوە ئەوانە وەکو ئەسحابە حساب کراون و ئێمە ئێستا وەکو پیرۆزی سەیریان دەکەین لە کاتێکدا ئەوان هاتوون ینی مەسەلەن وەکو داگیرکەرێک لە منتقی ئێمە بوون بەڵام جۆرێک لە جۆرەکان لە لای خەڵکی گشتی پیرۆزن ئەو شتانە ڕەنگە دەستشیان هەبێت لە تێکدانی مەسەلەن کۆمەڵە کللتوری ئێمە ئەنجا ئەوە دەیگەڕێنمەوە بۆ ئەو شکۆمەندیە مەسەلەن کە ژنێک یان کچێکیش دەکوژرێ مەسلەی ئایدیای پیشانگاکەی منە کە زۆر بە گرنگی دەزانم چونکە ئایدیا زۆر مهمترە لە لای من لە چیرۆک جێڕانەوە لە سەربەر ویستومە لێرە شکۆمەندی بۆ ئەو ژن و کچانە بجێڕمەوە کە بەهۆی دابوونەریتی دواکەوتوانەی کۆمەلگا لە ناو دەچن و بەردەکرێ بە چێلێک کە ناویشیان تەنانە لە سەری نییە ینی لە زۆربەی تابلۆکان ئەو ڕەنگا و ڕەنجێ دەبینی کە ویستومە ئەو شکۆمەندیان پێ ببەخشمەوە. کاک شیروان پێت وایە هونەرمەند وەک بەردەبارێکی بزێوە و خۆی لە هەموو شتێک هەڵە قورتێنێت؟ بەرد ئەمە دەکرێت بە چەند جۆرێک باسی بکەین وەکو گوتم هەر لە بەردێکی بچووکەوە تا دەگاتە گابەردێک و تا دەگاتە شاخێک و تا دەگاتە چیایەک بەڵێ هەر چیاکانن بەردێکی گەورێ و بۆ تەلانەی مرۆڤایەتی و مرۆڤ تێدا حەواتەوە ژیانی تێدا دەست پێ کردیا. دواتر وەکو لە پێشدا باسم کرد مرۆڤ توانێتی بەرد بەکاربینی وەکو سەری ڕەم وەکو قەڵەم وەکو زۆر بابەتی تر وەکو خاتونە بە ڕێزا بە خۆشحاڵیەوە بە بیری هیناینەوە لەمە جالی بڵێن هاڕینی دانەوێڵە و ئەو بابەتانە شەروەتر لە شێوەی کوتان هاون قوڵای شاخەکانیان بەکارهێنا. جا وەکو گوتم کە بەرد لە چێ بوو ژیانی مرۆڤایەتی لە چێ بوو بێگومان هونەرمەندیش لەوەیە کە هونەرمەندیش لەوێ بی هونەرمەند لە پاچی ناخی خۆیەوە هەندێک شتی ناڕەوە قبڵ ناکە دێتە جواب ناچاریشە وەکو کە بابەتێکی کورتێ لێرە دەیلکێنم پێوە دەگەڕێنەوە سەر ئەوەی کە مناقەشەک لە نێوان شانۆکار و شێوەکار هەیە کە کامیان زمانی یەکەمی مرۆڤایەتیە ئایا هێمای دەست و حرەکات زمانی یەکەمی مرۆڤایەتی بۆ کە شانۆکارەکان دەڵێن ئەوە زمانی مرۆڤایەتی بۆ بەڵام شێوەکارەکان دەڵێن یەکەم زمانی مرۆڤایەتی نیگار کێشان بووە من ئاسکێکم ڕاو کرد ڕسمەکەیم کردووە نەمزانیوە بە تۆ بڵێن ئەتر ئەمانە وای کردووە هونەرمەند تەدەخول لە هەموو شتەکان بکە بەڕاستی بە هێما بە ڕسم لە باتی ئەوەی وەکو منت و بگۆوی وەکو بە عەرەبیەکە دەڵ ناتقبی ڕەنگە ئەو جۆرە لێ دوانەی نەبی بەڵام هەستی هونەرمەندەکە بە شێوازێکی ترە کە بە دەست بە نیگارکێشی بە هەڵکۆڵین بە شێوەی پەیکەر ئەو پەیامەی خۆی بەم نوبەت و ئاشنا دەکات. ئەوێ ڕۆژین ئەگەر زانێ هونەرمەند ئێمە بڕأيامە بشكل عام يعني تحس روحيا وقتا انه تشي دبي
مشاعري بهترن، احساسي بهترن، بهتر مثلا دحسب بدور اخوة بيتي هي. فاي مساله دنياي دبينه، اي مشكله اي تشيك دبينه نافا خود تشكيل دكي برنج اخوة بخط اخوة بتشتكي جوان دردخه. يعني وقت كاربيج او لغتها قال جم هنرمند زماني هنرمند هري بقوة هر زماني سياسي هر زماني. فالزور زور هنرمند كارب باسلوب اخواني راقي، باسلوب اخواني جوان، هر تكاربي بسيطه هر غامضه، هر بس باسلوبك جلكي سلس بقينا همو دنياي. او وقت كاربي زمانك سينورا دشكينة، سينورا ثقافتي حدودا دشكينة ناف دولتها دي قبقيدي أو بيامي خوني بشكل كي جوان درخة برنجي خو درخة قبقينة همو دنياي بهترجي فهم دكن. يعني تكاربي جهر وك موسيقى وهكج موسيقى جي بيترا، يعني تكاربي موسيقى بكلمات قالكي برنجك خوشك دقينة وتشد. ڕاستەکەی پرسیارەکەی تۆ زۆر گرنگە، یعنی من بەڕێی من هونەرمەند بۆ خۆی هەڵا قورتێنێ لە هەموو بابەتێک. یعنی هونەرمەند بۆ پێ ئەڵێن پێشەنگە لە کۆمەڵگا لەبەرەوەی ئەبێ خۆی هەڵقورتێنێ، ئەبێ بەرپرسیار بێ، ئەبێ هەست بە بەرپرسیارەتی بکات. یعنی کاتێک کە تۆ بینی هونەرمەندێک بە بۆچوونی من وایە کارێکی واقعیەکە، تەنیا بۆن منستی لایڤێگەکە پۆرترێتێگەکە نازانم. ڕاستە هێزێکی هونەری تەکنیکی لە ناو کەسەکە هەیە، بەڵام ئەبێ هونەرمەند بەڕاستی هێزی معریفیشی هەبێ، ئایدیای هەبێ بۆ کاری هونەری. چونکە ئێستا لە دنیای مۆدرنەوە پۆست مۆدرنە ئایدیا گرنگترە لە دەربڕینی کارەکە دیان تەکنیکی کارەکەت. هەندێک جار هونەرمەندێک ماتریالە گەهێنێ بەبێەوەی خۆی دەستی لێ بدە لە هۆڵێکی زۆر گەورە یەک کورسی فڕێ ئەداتە ناوەڕاستی هۆڵەکە، ئایدایەک لە پشت ئەو کارەوەی ڕەنگە ئەو هونەرمەندە 5-6 ساڵ بیر لەوە بکاتەوە چ ماتریالێک بەکار بهێنێ بۆ کارە هونەری خۆی بۆ گەیاندنی ئایدایەکەی. ئەنجا بەڕێی من ینی هەندێک جار لە بەتایبەتی لە پۆست مۆدرنە ئایدیا گرنگترە لە هەموو شتەکان. یعنی هەندێک جار ئەبینی کابرایەک هونەرمەندێک کارێکی زۆر سادەی کردووە، زۆربەی خەڵکە لە جاوە چییە خۆ من نەتوانم بەقەدەوە جوانتر کار بکەم، ینی بەڵام بیر لەوە ناکاتەوە ئایدیایەکە چەندە هێزی تێدایە. یعنی زۆرێک لەو بابەتانی کە لە دنیا بۆ نمونە مۆزەکەی کە لە بە تێپێک لەسەر دیواریانداوە بە 6 ملیارد دلار فرۆشرا، ئایدایەکی زۆر بەهێز لە پشتیوتی، بەڵام خەڵکی ئێمە یان خەڵکی ڕۆژهەڵات بەگشت خەڵکی عالەم بە تێکڕای استیعابی ئەو فکرەیە ناکە، ئەو ئایدیا گەورە ناکە کە هونەرمەندەکە هەیبوو لە بەخشینی ئەو فۆرمەی کە تۆ ئەیبینی. یان زۆرێک لە هونەرمەندانی دیکەی دنیا هەیە، یەکێک لە هونەرمەندانێ دنیا کە زۆر غەریبە کە خەڵک پێی سەیرە ئەو کارانە ئەکات، ناوی مانزۆنیە ئەمریکیە، پیسایی خۆی لە قوتو ئەکات و بە پێی پیسایەکەی چەندە ئەی چێشێ چەند چیلۆیە مەسەلەن بۆ نمونە چارەکە چیلۆیەکە بەقەد ئەوە نرخی بۆ دانێ وەکو زێڕ و خەڵکەشی کڕێ و ناوی ئیشەکەی ئەمریکایە. یعنی وەکوی ئەمریکا پیسایەکی گەورەیە لە قوتوویەکە ناوی دیموکراتیە. ئایدیاکەی زۆر زۆر بەهێزە، بەڵام کەسێک کە بیر لە ماتریالەکەیەکاتەوە ماتریالەکە شتێکی پیسە. ئەنجا بۆیە ماتریال هەندێک جار دەور نابینێ لە کاری هونەری پۆست مۆدرن ئارت یان ئەو کارانەی کە ئەکرێ، یان جاریوە هەیە کەسێک بە هۆی کاری ئەبستراکتیەوە شتی زۆر بەسیت بەڵام سپیسی گەورە لەناو سپیسی گەورە هەندێک حرەکاتی بچووک ئەکات، خەڵکی گشتی ئیستیعابی ئەوە ناکات. بۆیە هەندێک هونەرمەند بە تایبەتی لە کوردستانەوە بە تایبەتی ئەو هونەرمەندانەی کە لە کاری مۆدرن کارەکەن و ئەبستراکت ئیش ئەکەن، هەندێک جار بڕێی من تەنازول ئەکەن بۆ بینەرەکانیان و ئەیانەوێت لە ڕێگای داڕشتنی هەندێک چیرۆکەوە بینەرەکانیان پەنجەرێک بۆ بینەر بکەنەوە بۆی لە کارەکانیان تێبگەن. ئەوەش بەڕێی من کارێکی هەڵەیە کە هونەرمەند ئەیکا. هونەرمەند نابێت تەحجیمی مێشتی بینەرەکانی بکات بۆ ئەوی خەیاڵی لێوەرگرێتەوە، چونکە بینەر کە دێت تەمەشای کارێکی ئەبستراکتیەکان کە هەر کارێکی هونەریەکات ئەبێ خەیاڵی خۆی بەکار بهێنێەوە، تەویل و تەفسیری خۆی هەبێ بۆ کارەکە. یعنی ناکرێتەوە هەر بچی هەر لە پیشانگایە
یەکسەر هونەرمەندەکە ببینی پێ بڵێ زەحمەت معنای ئەوە چییە کابرای هونەرمەندیش ینی ناتوانێت ئەو هەموو چیرۆکەی کە گەڵاڵە بۆ لە مێشتی خۆی بە دقەیەک 2 دقە 10 دقە بۆ تۆ باسی بکە بەڕاستی تۆ ئەبێ خۆت ماندووبی ئەبێ چاوت ممارەسەی بیرینی زۆری هەبێ ئەبێ باگراوندی ڕۆشنبیری زۆرت هەبێ بۆ ئەوی لە کارێکی هوەری تازە تێبگەی بەڕاستی کاک حەمە هاشم لە تابلۆکان تا ئەبینم کە فۆرمی بەردە تێکەڵ بە ڕنگ و هێڵی زۆر کردووە و سێ هێڵەکنانە لە نێو 2 کەرتە بەردا یان 3 کەرتە بەردا قەتیس کردووە ئەگەر باسێکی ئەم کارم بۆ بکەیت چی دەڵێیت؟ ڕاستەکەی کاری ئەوەی کە یەکەمیان ئەو ئەنستلیشنەیە کە لە ناوەڕاستی هۆڵەکە هەیە پێشتریش هەر باسم کرد ینی بەدەستێنانی نان قورس و سەختە بۆ مرۆڤ ینی بەبێ من باسی بکەم هەر کەسێک بێتە ئێرە ئەوە تێئەگات کە مۆزوعەکەی چییە بابەتەکەی چی ئەو ئایدیا چیە کە لە پشت ئەوەیە وەکو ماتریال هەر نانی سروشتیم بەکارێناوە ئەو تاشە بەردانەی یان بڵێن ئەو کۆنکرێتانەی کە لێرێ لەسەر شێوی کۆنکرێت دامناوە ماتریالەکەی تەپەدۆر و بەڵێ بەس من تێبینیەکم هەیە نەئەکرا ئەو فۆرمە بەردانە ڕاستەقینە بن ڕاستەکەی ئەکرێت بەڵام ڕەنگە ئەوە ئاسانتر بێ زووتر بەدەستەوە دێ بۆ هونەرمەندەکە یان ئەو شێوە و قەبارەی کە هونەرمەندەکە ئەوێت ئاسانتر لێرە وەری بگرێت ڕەنگە قورس بێتەوە بچی چەند تاشە بەردێکی وەها بێنی و لۆری بێنی و کرێکار بێنی هەتا لێرە دایەنەی لێرە بە ئاسانتر مەفهومەکە ئاگاتە بینەرەکە بەڕاستی ینی بینەر ئیسیعابی ئەوە ئەکات بە ئاسانی وەری ئەگرێت لایەکێکەوە زۆری بکارهێنانی ئەو ڕەنگە زەقانەوە ئەو ڕەنگە فسفۆریانی کە زۆر جار من لە کارەکانم دەبیندرێ بە تایبەتی لە مەرحەلەی ئێستام لەو پیشانگایە هەندێک کاری ئەبستراکتی تعبیری لە بیدایەتی کارەکان دەدانی بیدایەتەکەی هەندێک سروشتم بەکارێناوە ینی کۆمەڵێک دار دیارە کۆمەڵێک قەبر دیارە مەسەلەن لە ناو ڕەنجی پەمەیی لە ناو ڕەنجی پرتەقاڵی مەسەلەن پرتەقاڵی زۆر زەق ئەیبینی لێرەش هەرمە بەستم ئەوەیە کە ئەو بەردانەی کە ناخەژێنن ئەو کچانەی کە کوژران ئەمەوێت لە ناو سروشتێکی زۆر جوانی بەهشتیانە شکۆیان بۆ بگەڕێنمەوە جزئیاتی بچووک لە ناو کارەکە هەیە کە بە تەنیا ئەبستراکتن یعنی لە نزیکەوە کارەکە جۆرێکیکەیە لە دوورۆن کارێکی دیکە کاکشیران ویستە قسە بکەی وەڵام من قسەم هەیە لەسەر کارەکانی کاک محەممەد وەکو گوتم هونەرمەند دائیمەن پامی خۆی دەگەێنی جا چ بە شێوەک چ بە هێڵکاریەک بی چ بە ڕەنگ ئەم پامەی کاک حەمە هاشم چۆن گەیشت بەتەوە بەڕاستی سەرسامی کردم ئەتر ئەگەر ئەو ڕوو نەهات بەمانەوە پێشانگاکەی بۆ هەتا لە دڵم دەما جوانی کارەکان و نوێگەری بە تایبەت بینینی ڕەنجی نوێ کە هەموو کەسێک بوێری ئەوەی نەبووە ڕەنجی فسفۆڕی بەکاربێنی بۆ نمونە من لە زۆربەی تابلۆکانی ڕەنگی پەمەی دەبینم ئایا ڕەنگی پەمەیی وجودی نییە لە سروشت بێگومان وەڵامەکەی بەڵێ هەیە لە سروشت بەڵام چەند کەس بوێری ئەوەی کردیا بە تەزەوقەکی هونەریانە وەکو فانتازیاک بێ بەکاری بینی لەناو تابلۆیەک لەناو چوارچێوەک لێرەوە دەستخۆشی لە کاک محەممەد دەکەم دەڵم ئافرین کە پێشتریش ئافرینم لێ کردیا ئەوە ئافراندنە هەم لە کارە بڵێن من ئەوەی تێکەڵ دەکەم هەم بە تابلۆ هەم بە پەیکەر هەم کاری پەیکەرسازیە شێوەی دروستکردنی شاخک لە فلینە و دەشکرێ بڵێم لە ڕووی مادەوە ئەمە هەندێک مادە هەیە پێی دەڵێن هونەرێکی کاتی و مادەی تریشمان هەیە هونەری تا هەتای پێ دەڵێن وەکو گوتم داتاشینی پەیکەرێک بۆ هەتا دەمێنێتەوە بەڵام بۆ نمونە بێن بڵێن کاک محەممەد پامێکی هەیە هونەریانە بەرجەستەی دەکا وەکو نان لە ژێر قورسایی بەرد ئەخر ئەو نانە هەتا نامێنێتەوە تا ئێمە لە مۆزەخانەیەکە داینێن بەڵام دەکرێت دوای ئەوە بیرۆکەکەی هەندە جوانە هەمان ئەو بیرۆکەی خۆی بە تابلۆ دروستکاتەوە بەڵکو بۆ هەتا دەمێنێتەوە لە مۆزەخانەیەکیش خۆی لە مەجای ئەنستلیشن کاک شێروان ئەوەی کە ئیشی ئەنستلیشنی وەها دەکات اعتیمادی زۆرتر لەسەر فۆتۆیە یعنی دوای ئەوەی کە کارەکە نمایش دەکات فۆتۆ دەوری مێژووی
ئەرشیفکردنی لە بۆ دەجێڕێ هەر بێجگە لە فۆتۆ کاک محەممەد ئەگەر بێت و ئەو شێوەیە کە ئێستا لە خەیاڵی تو بۆ بەرجەستت کردیا بە چەند بڵێن گاشە بەردێکی گەورە هەر خۆشت بیکەیتەوە تابڵۆ واتە ئەمە نەک هەر کارێکە و کۆتایی نەهاتێ هێشتا مایتی کاری تێدامایە کارەکەی کە دەڵێن تێدامایە مڵکی خۆتە و بیرۆکەی خۆتە بیکەوە تابڵۆ تر تا ئەو نانە لەناو تابلۆکە دەمێنێتەوە سەرکەوتو بێت كاري ما مستحمى هاشم بهتر جوهر ده جوهري ده ما بهتر انه انا تلو ازل بي كاري هاني دنارم انه تبي مثلا حقي انا او فكراتي دقلكي بقوته قالكي مهمه حتى انا رجبي كاتي هانير كفكره يعني قالكي فتكاري بيج مثلا يك نو درباس بشنغهاي يدبم وكم بريجي مگو بايزا هوليري كريه بوهار هر رنگي زور بقوتن طبعا اي كس فنانك ابستراكت بكاري بفي قوتي دينا بجرأتك قالكي تدهي قالكي شجاع ك وك مقوت وك تكاري بيج حريك خمبار بوتيك باللفا تابلو يعني بناري هم دلخوش دبا هم راس بجاكي ولو حزني مرو دكشي نجويتشكي ولكن رنگي دائما تفاؤلها كي ضد المرو جيانا كي خوش دن هم وك كاندينسكي كتابة ويني روحانية في الفن أو دبينت إنه رنجي وك موسيقان فعلا از دبينم هر دنجي رنجي ما مستحمد كم جي فاتابلو يعني حفونك بالنسبة للماتريال وكو من قلتم أما هنرمان هي كهنر دكين كارك أنجام ددين كاتيو بو هتا عيشة يعني ليرة داما بسم أويا هنرمند جرينج أويا بو ئاستە هوەری خۆی ئەو پەیامە بە من و بە تو بگەینی لۆ نمونە ئەگەر بێت و سەیری پەیامنێرێک بکەین هەواڵێکی ڕۆژ دەخاتە ڕوو لە سەر شاشەی تەلەڤیزیۆنێک ئەخر ناکری یەک مانگ هەر ئەو هەواڵە دووبارە ببتەوە تر گرنگ ئەوەیە ئەوە پەیامەکەی خۆی گەیان واتە پەیامەکە کاتی بوو بۆ یەک ڕۆژ بوو زیاتر نەبوو ئەوەشی کە کاکە محەممەد ئێستا ئەنجامیدایە لە ڕووی ماتریال کەرستە بڵین وەکو گوتم ئەو نانە هەتای نامێنێتەوە فلینەکە دەمێنێتەوە بەڵام گرنگ ئەوەیە پەیامەکەی خۆی زۆر هوەریانە زۆر سەردەمیانە بە بیرۆکێکی زۆر نوێ پێشکێشی من و تو هەموو بینەری کرد دوجار لەم پێشانگایەدا پرسی ئازار و قوربانیدانی کەسانێک بەهۆی بەردەوە تەوەری سەرەکی و پەیامی بەڕێستان بووە ئایا هیچ ڕێنیشاندەرێکی نوێت هەیە بۆ ئەم قوربانیدانە؟ دەزانی سەستان خان هونەرمەند دەبێت کێشەکان وەکو ڕواڵەت بخاتە بەردەمی کۆمەلگا و هونەرمەند بە پرسیارە لەوەی کێشە بۆ تۆ پیشان بدا کە وەکو ڕێنوانی کەر ناتوانێت ئەو ئاڵۆزیانە چارەسەر بکات کە بەهۆی ئەوە ڕووی نەداوە مەسەرەن هەموو کۆمەلگا هاوبەشە لە دروستکردنی کێشە سیاسیەکانمان مەسەرەن دام و دەستگای حکوومەت کۆمەلگا بەگشتی ئاین مەسەرەن ئابووری هەموو ئەوانە کێشەن بۆ ئینسان بەڵام چۆن تۆ درک دەکەی بۆ کێشانە کە هەتە یعنی هەندێک جار هونەرمەند بۆیە پێدەگوترێت پێشنگ لەبەرەوەی ئیدراکی بەقوەترە لە خەڵکی ئاسایی دەبێت کێشەکە ڕوبەڕووی تۆ بکاتەوە دەبێت بە دەستە جەمعی بتوانن مەسەرەن ئەو کێشەیان ئاریشانەی کە لەناو کۆمەلگادا ڕوودەدا هینی بۆ بکەن ینی نەتیجەی بدەنێەوە حەلی بۆ دروست بکەن لەبەر ئەوە ینی بەڕێی من هونەرمەند بەس دەتوانێت مەسەرەن ئەو بەرپرسیارەتی خۆی بەرامبەر بە کۆمەلگا پیشان بدە و دەبێت ئازادانە بەبێ ئەوەی کە ئایدۆلۆژیا لەسەری هەبێت خەیاڵی نابێت سنووردار بێت هونەرمەند بەڕێی من بە تایبەتی لە کاری مۆدێرن دەبێت زۆر ئازا و ئازاد بێ هەم جورئەتی هەبێ و بوێر بێ لە هەر شتێک کە دایدێنێ هەم ئازاد بێ لە خەیاڵ لە بیرکردنەوە لە ئایدۆلۆژیا زۆر سپاسانەکەم کە بەشدار بوون لە بەرنامەکەم بۆ کاکخانە هاشم دەخوازم سپاس بۆ میوانەکانم بەرنامەیەم هەفتەیەم کۆتایی هات خواتان لەگەڵ